فیستیڤاڵی هەرزان بازاڕی داشکاندن کە دەکەوێتە نێو بینای کارگەی جگەرەی سلێمانیەوە بازاڕێکە بۆ ساغکردنەوەی بەرهەمە خۆماڵیەکان لەپاڵ بەرهەمە ڕۆژهەڵاتی و باکووریەکان کراوەتەوە. ئەم هەرزان بازاڕە کە خۆی لە چەندین بەرهەمی سروشتی خۆماڵیدا دەبینێتەوە هاوکات داشکاندن بۆ کڕیاران کراوە کە سەردانی پێشەنگاکە دەکەن بە کڕینی خواردەمەنێ کوردەوارەکان کە تەواوی بۆن و بەرامەی سروشتیان لێدێت. ئەم پێشەنگایە زیاتر ئامانجمان ئەوەیە کە بەرهەمە خۆماڵیەکان بخەینە ڕوو هەروە لە پەنای ئەوانیشا چەندین بەرهەمیکە وەکو ئەزانین ئێمە لە کوردستانی خۆمانە بەرهەمی خۆماڵیمان زۆر کەمە بۆیە لە پەنای ئەوانیشا بەرهەمی ڕۆژهەڵاتی و هەروە باکووریشی تێکەڵایە هەروە ئەم پێشەنگایە لە دوو یەکەوە دەستی پێ کردووە تاوەکو حەڤەیەک بەردەوامە بێ و زیاتر ئیشی دەستیشی تایە کە ئەمەش یارمەتیەکە بۆ خانمان کەوا سوودمەند دەبن لێ هەروە بۆ ئەو خەڵکیش کە سوودمەند بە لێ و هەروە هەرزان بازارێکیشا بە نرخێکی گونجاو کە کەمترە لەوەی بازارەکانی دیکە. کڕیاران و فرۆشیاران کردنەوەی ئەم جۆرە فیستیڤاڵانە بەم بەرهەمە هەمە چەشن و جۆرە و جۆرانە بە گرنگ دەزانن بۆ زیندووهێشتنەوەی بەرهەمە خۆماڵی و سروشتەکان و هاوکات بازاڕێکشا بۆ کوێبڕکێی فرۆشیاران و داشکاندنی بەرهەمەکانیان. ئێمە شتەکانیشمان زۆری خۆماڵیە ئێستا و جۆرەشتانە هەمووی هاوردەی خۆمە لە وڵاتی ئێرانەوە ئەیەنم بۆ ئێرە من پەخشمەیە بەسەر دوکاندارەکانە بەسەر مارکێتەکانە لەم ئیسیڤاڵانەشا چەند لە دووەک زاخۆ هەولێر لە سلێمانی نێودەوڵەتی لەم شوێنانە هەمووی بەشداریم کردووە شتەکانیشم لە ساهشتای خۆماڵیە. خواردنەکان ئێمەش بریتە لە برنجی عەمبەری دەرەجەیەک بەهاراتی ملیۆی عێراقی ئەو بەهاراتە دەرەجەیەکی بەهاراتە چکە هەناردەی دەرەوە ئەکرێ بۆ کەنداو وەکو دوبەی کوێت ئوردون ئەم شاران ئەم وڵاتانە ئەمجا ئێمە نانێکیشمان هەیە نانی ئێرانیە بۆ چییە؟ بۆ ڕێجیمە بۆ شەکرەیە بۆ قورحەیە دەتامە شەکری بە هیچ نوعێتیا بەکار نهاتووە. وادارم هەموو مانگێ بکرێتەوە لە هەموو جێگای بکرێتەوە لەبەرەوەی هەمووی کە ئەم شتانە لێرە بینم نەمبینیوە لە بازار نرخیشی زۆر باشترە لە بازار کەمترە لەبەرەوەی هەموو زۆربەی گژوگیایە شتی سروشتیە ئەوەی این شاخە مەسەلەن ئەوانە هەمووی داو دەرمانە بۆ تەندروستی زۆر باشە. کردنەوەی پێشانگە و فیستیڤاڵەکان ساڵانە لە شار و شارۆچکەکاندا بۆ ئاشنابوونی هاوڵاتیانە بە تەواوی ئەو بەرهەمە هەمە چەشنانەی لە کوردستاندا بوونیان هەیە. لەلایەکی دیکەشەوە هێشتنەوەی بەرهەمە خۆماڵیەکانە و زیادکردنی دەستی کارە لە ناوخۆدا بۆ ئەوەی بەرهەمە خۆماڵیەکان و سروشتیەکان بازاڕێکیان بۆ ساغکردنەوەیان پەیدا بکرێت لەپاڵ ئەوەشتا گرنگیەکی زیاتر بە مادە خۆراکیە تەندروستەکان بدرێت. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.